بەناوی خۆی گەورە و مێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەورم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ لە پرۆگرامەکەدا کۆمەڵک تەور و بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەخوازین کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان سوود و زانیاریی باشیان لێوەربگرن. زۆر سپاس شەیدا. بەیانیتان باش، سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی پێشکەش بێ بەوەی ئازیز و خۆشەویست. تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەی و کامەرانی و تەندروستیتان بۆ خوازین دوور بن لە هەر بەڵا و کێشە و گرفت و نەخۆشی و ئازارێک. خۆشحاڵین لەم ئەڵقەی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. پرۆگرامەکەمان ئەمڕۆ لە سێتەوەری سەرەکی پێگاتووە لەگەڵ کۆی ئەو بڕگە هەمیشەیی و ڕاپۆرت و زانیاریانەی کە لە چوارچێوە و ناوەڕۆکی بەرنامەکەدا و لە نێوان تەوەرەکاندا جیان کراوەتەوە و دەچینە لای تەوەرە سەرەکیەکان. تەوەری یەکەم هۆشیاری تەندروستی بۆ خانمانی تازە پێگەشت و بەتایبەت ئەو کچانەی کە دەکەونە نێو خۆناغی پێگەشتن و باڵغ بوونەوە تا چەند کامەیە و هۆشیاری و ڕێنمایی کە هەم دایک و باوک پێویستە هەم کۆمەڵگە پێویستە بیبەخشێ بە خانمانی تازە پێگەشت و لە پێناو تەندروستێکی باش و ژیانکردنێکی ئاسایی و تەندروستانە. ئەمە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە شارەزایەکی بوارەکە قسە لەسەر ئەو هۆشیاری دەکات کە پێویستە خانمانی تازە پێگەشت و لەبارەی گۆڕانکاری فسیۆلۆژیەکانی جەستەیانەوە بیزانن. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕێکی ڕێکلامی بازرگانی بە تایبەتەوەی کە ئێستا بەشێکی زۆر لە مێدیاکان لە هەرێمی کوردستان دەستیان داوەتە بەقوڵێ بەرهەمێنان و بڵاوکردنەوەی ڕێکلامی بازرگانی کامانن ئەو ناڕێکیانەی کە لە نێوان ڕێکلام بازرگانیەکاندا هەن و چه کاریگەریەکیان بۆ سەر کۆمەڵگە دەبێت. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانی عێراق و چۆنێتی دەربڕینی ناڕەزایەتی دەکەینە تەوەری سێمی بەرنامەکەمان و ڕۆژنامەنووسێک شارەزایەکی بوارەکە قسە لەم تەوەرەیەمان بۆ دەکات و بۆمان ڕوون دەکاتەوە کە ئاڵۆزی و کێشەکانی عێراق لە چیەوە سەرچاویان گرتووە و دەبێ خۆپیشاندەران چۆنی کێشەکانی خۆیان بگەێنە دەسەڵات و ئەم خۆپیشاندانان چ کاریگەریەکیان لەسەر هەرێمی کوردستان هەیە وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە لە عێراق و حکومەتی ناون. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەبن. بەڵێ ئازیزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای ئەمڕۆیی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان ئەو بڕگەیە دەبێت کە تێیدا ئاشنا دەبن بە گۆڕانکاریەکان لە نرخی دراوەکاندا و ئەوانەی کەوا ڕۆژانە بەهۆی بازرگانی و سەفەر و گەشتکردنەوە یان بەهۆی چارەسەری نەخۆشیە و سەردانی وڵاتانی دراوسێ و ڕۆژهەڵاتی ناوەڕازەکان بابزانن کامانە و گۆڕانکاریانەی بەسەر نرخی دراوەکاندا هاتووە.
لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم ڕۆدا لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بین. بیست و حەوتی دەی ساڵی 1922 فاشیەکان لە ئیتالیا بە سەرکردایەتی بێنەتۆ مۆسۆلۆنی دەسەڵاتیان گرتە دەست و لەو پۆستە مایەوە تا ساڵی 1943 کە بەهۆی جەنگی جیهانی دووەمەوە تیرۆر کراو لە گۆڕەپانێکی میلانۆی ئیتالیا لەگەڵ دەستگیرانەکەی درانە بەردەست ڕێژی گولە و تەرمەکانیشیان سەربەرەو خوار هەڵواسران. مۆسۆلۆنی یەکێک بوو لە دیکتاتۆرە گەورەکان کە بوونە هۆی هەڵگرساندنی جەنگی جیهانی دووەم بە تایبەت لەگەڵ هاوڕێکانی وەک ئەدۆڵف هیتلەر و جۆزێف ستالین و وینستۆن چەرچڵ. 27 دەی ساڵی 2007 تیرۆرکردنی بێنەزیر بۆتۆی سەرۆکوەزیرانی پاکستان. بێنەزیر بۆتۆ لە کاتی بەجێهێشتنی هەڵمەتی هەڵبژاردننی پارتەکەیدا لە ئۆتۆمبیلێکی تۆتا لاندکرۆزەری سپیدا سەردەکەوێت و لە سەقفی ئۆتۆمبیلەکەیەوە سەردەردەهێنێت تا مەڵاوایی لە ئامەدبووان بکات. لەو کاتەدا چەکدارێک چەند فیشەکێکی پێوە دەنێت. لە هەمان کاتدا چەند تەقینەوەیەک لە چواردەوری ڕوودەدات و بەو هۆیەوە 20 کەس کوژران. بێنەزیریش بە سەختی بریندار دەبێت و دواتریش گەێنرایە نەخۆشخانەیەکی گشتی، بەڵام پاش ماوەیە کۆچی دوایی کرد و گیانی سپارد. بێنەزیر بۆتۆ خوشکی زولفەقار بۆتۆ و کچی عەلی بۆتۆی سەرۆک و سیاسەتمەداری پێشووتری پاکستان و یەکەمین ژنە لە مێژووی تەواوی وڵاتانی ئیسلامیدا کەوا پۆستی سەرۆک وەزیری وەرگرت بێت و باز لەوەش دەکرێت کە ڕەچەڵێکی ناوبراو کووردە. بێنەزیر بۆتۆ بێ ئەوەی هیچ سەودا و شارەزایەکی لە سیاسەت و بەڕێوەبردننی وڵاتدا هەبێت لەلایەن ئەمریکاوە هێنرایەوە بۆ پاکستان و جڵەوی دەسەڵاتیان دایەدەست. پەیامنەرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە راپۆرتێکی لەبارەی هۆشیارکردنەوەی خانمانی تازە پێگەشتوو بۆ ئامادەکردوین کامانەیە ئەو هۆشیاریە و با لە راپۆرتەدا بینەری ئەو چالاکیە بین و پاشتریش لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە لەسەر ئەو هۆشیاری دەکەین کە خانمانی تازە پێگەشتوو پێویستە هەیان بێت. یەکەمین کۆڕی وەشاری بتەوکردنی تەندروستی خانمان لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوو. بە وتەی سەرپەرشتیارانی کۆڕەکە ئامانجان پێشکەشکردنی زنجیرەیەک سیمیناری وەشاری تەندروستیە بۆ خانمان و کچان لە سنوورەکەدا. ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان هەڵمەتە وەشارەکە لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە بەڕێوە دەبات کە بڕیارە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن سیمیناری وەشاری بەڕێوە ببن. لە درێژەی کار و چالاکیەکانماندا هەڵساین بە ئەنجامدانی یەکەمین کۆڕی وەشاری تەندروستی بۆ پتەوکردنی ڕۆشنبیری تەندروستی خانمان لە پارێزگای هەڵەبجە بە بەشداری تیمێکی پسپۆڕ لێ هاتووی لە بواری زانستی پزیشکی و پێشکەوتوودا. بەشداربووان زیاتر لە توێژی خانمان و کچان و وەشاری بەهێزکردن و پتەوکردنی یاسی ڕۆشنبیریان بەش دەکرێتەوە لەلایەن تیمێکی پزیشکی خانمان سەرپەرشتی دەکرێت. بەشداربووانیش بە گرنگیەوە باز لە بوونیە و جۆرە سیمینارانە دەکەن و دەڵێن سوودی باشی بۆ خانمان و کچانەیە و ڕۆشنبیری تەندروستیان بەهێز دەبێت. سانی کە ئەیانەیە یعنی ئامانجیان هەیە بن بە دکتۆر ئەم سیمینارە زۆر پێویستە بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیریان لەلایەن پزیشکەکانەوە بەرز بکەنەوە. وەسپاسی کەناڵەکەتانەکەم کەناڵی پەیام کە هاتوون بۆ وەرگرتنی ڕۆماڵێک لەم بابەتە و لە ئەم ڕێکخراوە پێویستە کات چەند سیمینارێکی تر پێشکەش بکات نەک لەم قوتابخانەی لە قوتابخانەکانی تر چکە بەڕاستی لەم تەمەنەدا پێویستمان بەوەیە کە ئاستی ڕۆشنبیریمان بەسکەینەوە. سپاسی ڕێکخراوەکە دەکەم. دەستی هەموو مامۆستاکان خۆش بێت و ستافی ئیدارە و هەموو ئەو دکتۆر و مامۆستانی کە هاتوون سوودی بە ئێمە بگەێنن زۆر سپاسیانەکەم. ئێمە سوودێکی زۆرمان لەم سیمینارە بینیوە و هەروەها بە هیوای ئەوم کە زیاتر پەرەی پێ بدرێت و لە زۆربەی قوتابخانەکاندا دووبارە بکرێتەوە بۆ ئەوەی هەر ئێمە سوود لە زانیارەکان وەرنەگرین و لە زۆربەی قوتابخانەکانیشتا دووبارە بکرێتەوە بۆ ئەوی سوود بە قوتابیەکان بگەێنێت. یەکەم سیمیناری وەشاری بتەوکردنی تەندروستی خانمان و کچان لە دواناوەندی حەسەناوە بە ئامادەبوونی 360 خوێندکاری کچان و ژمارێک لە خانمانی ناوچەکە بەڕێوەچوو
سیمینارەکان باسکردنی پسپۆڕیە جیاوازەکان لەخۆ دەگرێت و بڕیاریشە لە ماوەی داهاتوودا باوکاری بەڕێوەبەرایەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان لە گشت ناوەندەکانی خوێندن بەردەوام بێت. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە. بەڵازیان تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باس لە تەندروستی هۆشیاری خانمانی تازە پێگەیشتووە کە لە پارێزگای هەڵەبجە ڕێکخراوێک ئەستاون بە سازدانی کۆڕێک بۆ خانمانی تازە پێگەیشتوو کە لەم بارەیەوە ڕاستەخۆ لە پارێزگای هەڵەبجەوە خات و شایان ڕەوف شارەزا لاشیکاری نەخۆشیەکانمان ڕاستەوخۆ لەگەڵدای خات و شایان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خی گەورە لە ئێوەی ئازیزیش بێ. سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە کە بە منتان بەخشی. سپاس بۆ ئەم بەرنامەیەش. زۆر سپاس. خات و شایان ئەگەر سەرەتا پێمان بڵێن بزانین ئامانجتان چییە لە سازکردنی ئەو کۆڕ و سیمینارە زانستیانە بۆ خانمان. بەڵێ سازکردنی ئەو کۆڕ و سیمینارانە زیاتر بۆ ئەو تەمەنەی خانمان بوو، ئەو قوتابیانە بوو دوێنێ لە قوتابخانەی حەسەن ئاوا کە لە تەمەنی پێگەشتنان لە تەمەنی گەورەبوونان بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان دەربارەی تەندروستی و خۆڕۆشنبیرکردن دەربارەی تەندروستی خودی خۆیان و ئاشناکردنیان بە کۆمەڵێک بابەتی زانستی کە لە سیمینارەکەی باسمان کردبوو. زۆر باشە. ئەم کۆڕ و سیمینارانە لەلایەن کێوە پێشکەش کران، لایەن کێوە زانیاریتان بە بەو خانمە تازە پێگەیشتوانە یاوە کە بزانین زیاتر لە چ بوارێکە زانیاریان پێ بەخشن؟ بەڵێ ئامادەکردنی ئەو سیمینارانە لەلایەن خۆمانەوە بوو. من و دکتۆرەیەکی بەڕێز هەستین بە سازکردنی دوو سیمینار. سیمینارەکەی من باسی لە کەم خوێنی ئەکرد، ناساندنێکی خوێن و پێکهاتەکانی و فرمانەکانی خوێن بوو. هەروەها ئاشناکردنی ئەو ئامادەبوانە بوو لە سیمینارەکەیە بە چۆنێتی دابەزینی خوێن، ئەو هۆکارانە چین کە خوێندا ئەبەزێ و چی بکەین بۆ ئەوەی پارێزراو بین لە کەم خوێنی. هەروەها سیمینارەکەی کەش کە باسم کرد لەلایەن دکتۆرەیەکی بەڕێزی ترەوە بوو، باسی لە نەخۆشیە دەرونیەکانی ئافرەتانە کرد کە ئەوەش دووبارە شتێکی بەرباوە، شتێکی دیارە لە ناو کۆمەڵگەیە بەتایبەت لەو چینەی تەمەنی بڵێن خوێندکارەکانە کە تووشی قەلەقیەکە بن، تووشی بێزاریە بن کاتێک ئەگەنە ئەو بەڵێ. خات و شایان ئەگەر پێمان بڵێ بزانین گرنگی و زەڕورەتی ئەم ڕێکخراوی ئێوە چییە کە لە ڕێکخراوەکانی ئێوە جیای دەکاتەوە؟ بەڵێ گرنگی ڕێکخراوەکە خۆی بەعام ڕێکخراوەکە ڕێکخراوێکی تەندروستیە، مەوزوعی تەندروستی لە خۆ ئەگرێ. بەڵام سازکردنی ئەم سیمینارە بۆ ئەو قوتابخانەیە زیاتر ئاشناکردنی خوێندکارانی ئەو قوتابخانەیە بوو بە ئاستی تەندروستی و ڕۆشنبیری خۆیان. ئەگینا بەعام ڕێکخراوەکە ڕێکخراوێکی تەندروستی ئیشی تەندروستی و ڕێخستنی کۆڕ و سیمینار و خولی تەندروستی ئەکا. دوێنێش هەستا بە سازکردنی ئەو سیمینارە بۆ زیاتر ئاشناکردنی ئەو خوێندکارانە بەو دوو بابەتەی کە باسم کرد بۆی زیاتر بەو دوو بابەتە ئاشنا ببن. خات و شایان باس ئاماژت بۆ کرد کە تەنها لەو قوتابخانەیە هۆکار چیە کە تەنها لەو قوتابخانەیە و ئەو سیمینارە پێشکەش دەکەن؟ هەوڵتان نەیەوە کە لە سەرجەم قوتابخانەکانی پارێزگای هەڵەبجە ئەم کۆڕ و سیمینارانە سازکەن و خوێندکاران بە تایبەت خوێندکارە خانمەکان کە ئەوانەی تازە پێدەگەن لە قۆناغەکانی ئامادەییان هەوڵیەوەتان نەیەوە کە ئەم کۆڕ و سیمینارانەتان ببەنە سەرجەم خوێندگاکانی پارێزگای هەڵەبجە؟ هۆکار چیە کە تەنها خوێندگایەتان هەڵبژاردووە؟ بەڵێ وەک باسم کرد ئیشی ئەم ڕێکخراوە پێشتر تەنها بڵێن کاروباری تەندروستی و چالاکی تەندروستی بوو. ئەمە یەکەمین کۆڕی هۆشیاری تەندروستی بوو لە پارێزگای هەڵەبجە بۆ یەکەم جار بوو ئەم کۆڕانە ساز بکرێ و بەڵێ لە پلانیانە هەیە، لە پلانی ڕێکخراوەکەیان هەیە
کە ئەم سیمینارانە ئەم کۆڕانە زیاتر فراوانتر بکە زیاتر مۆزوعەکان فراوان بکە و بیگوازێتەوە بۆ قوتابخانەکانی تر ئەمە یەکەم هەنگاو بوو یەکەم جار بوو و خۆشببختانە سوودێکی زۆری هەبوو دەستخۆشیێکی زۆری هەبوو بۆیە ئەگوازرێتەوە ئیشەڵا بۆ قوتابخانەکانی تر و ئیشەڵا معلوماتی زیاتری لێوە بڵاوەکرێتەوە. زۆر باشە خاتوشیان بزین ئەو گرفتانەی کە تووشی خوێندکاران یاخود خانمی تازە پێگەیشتوو دەبێت کە هەندێک گۆڕانکاری لە جەستەیاندا ڕوودەدات وەک دەزانین کە هەندێک خانم لە قۆناغێکدا قۆناغی سەرەتایی باڵغبوونیان دەبێت ئێوە ئەو هۆشیاریانە چین کە بۆ خوێندکارانیان دەدەن لە ڕووی زانستیەوە چۆن دەتوان هۆشیاریان بکەنەوە بە چ ڕێگایەک؟ بەڵێ خۆی گۆڕانکاریەکان کە لەو تەمەنەیان ڕوئەیە گۆڕانکاری هۆرمۆنین و لەشی ئافرەتیش بە تایبەتتر زیاتر هۆرمۆن دەستی بەسەرا ئەگرێ هۆرمۆن ڕۆڵێکی گرنگی هەیە لە لەشی ئافرەتانە بە تایبەتتر و لە پیاوانیشە بۆیە لە تەمەنی باڵغبوونا لە تەمەنی پێگەشتنە کۆمەڵێک گۆڕانکاری هۆرمۆنی ڕوئەیە دەستپێکردنی قۆناغێکی تازەیە لە تەمەنی ئەو کەسەیە بۆیە قەلەقی و ڕاڕایی و دوودڵیەکی زۆر ڕوو لەو کەسە ڕوو لەو کچە ڕوو لەو ئافرەتە ئەکا لەوانەیە جۆرێک لە شەرم جۆرێک لە خۆبەکەم زانینی تیا دروست ببێ جۆرێک لە نەتوانینی دەربڕینی هەستەکانی تیا دروست ببێ لەوانەیە نەتوانێت لە لای ماڵەوە هەستەکانی دەربڕێ بڵێن ئەو قۆناغە نوێیی باس بکە بۆیە ئێمە هەوڵین زیاتر ئەوە پەیوەندی بە دایکانەوە هەیە دایکەکان وشیار بکرێنەوە خودی خانمەکان وشیار بکرێنەوە کە ئیتر ئەو شەرمە نەمێنێت ئەوە شتێکە کە ڕوبەڕووی هەموو ئافرەتێک و هەموو کچێک ئەبێتەوە پێویستەکە ئەو شەرم و ئەو دوودڵی و ئەو ڕاڕاییە نەمێنێ و هەر شتێک هەبێت هەر گۆڕانکاریەکی بەسەرا هاتبێت باسی بکات لە لای ماڵەوە و زیاتر دایکان ڕۆشنبیر بکرێن لەسەر ئەوەی کە ئەو کچەی ئەو بڵین کە گەشتۆتە ئەو تەمەنە ئەو سەرەتای باڵغ بوونە لێی تێبگا قسەی لەگەڵا بکە لەگەڵ یا بڕوا بزانە مشکیلەکانی چییە هەستەکانی چیە بۆی دەرببڕێت تەنها کێشە لەو تەمەنەیە ئەو قەلەقی و ئەو ڕاڕایەیە کە گۆڕانی هۆرمۆنیش دروستیەکە زیاتر. زۆر باشە لە ڕووی زانستی پزیشکیەوە ئێوە چ زانیاریەکتان بەو خانمانەیەوە کە تازە پێ دەکەن بۆ نمونە زۆربەی خانمان وەک دەزانین کە لە کاتی سوڕی مانگانەدا پێویستیان بە ڕێژێکی زۆری مادەی ئاسن هەیە کە وەری بگرن ئێوە لە ڕووی زانستی پزیشکیەوە چ زانیاریەکتان چ معلوماتێکتان بۆ خانمانەیەوە؟ بەڵێ وەک ئەزانین لە کاتی سوڕی مانگانەی ئافرەتە ئەو ئافرەتە لەو ماوەی چەند ڕۆژەیە خوێنێکی دیاریکراو لە لەشی لە دەستەیە بۆیە خوێنیش پێکاتێکی سەرەکیە لە لەشی ئێمە دوێنێ لە سیمینارەکەما من باسی کەم خوێنیم کرد باسی کەمی ئاسنم کرد ناساندنێکی خڕۆکەی سوور ئاسن فرمانی خڕۆکەی سوور فرمانی خوێنم باس کرد بۆیان و پێویستەکە لەو کاتەیە ئەو ڕۆشنبیریە وەربگرن ئەو کچانە ئەو ئافرەتانە کە لەو ماوەی چەند ڕۆژەیە ئاگاداری خۆیان بن ئەو خواردنە بە سوودانە بخۆن کە بە سوودن بۆ خوێن نەک هەر ئەو ماوەیە بڵین وریا بن ئاگاداری خواردنیان بن چونکە ئێستا کێشەیەکی زۆر زۆر بەربڵاوە کەم خوێنی کێشەیەکی بەربڵاوە بۆیە ئێمە ڕێنمایی ئەوەمان پێیان کە ئاگاداری یەکەم جار خواردنیان بن ڕیتمی ژیانیان بن شێوازی ژیانیان بن خواردنی بە سوود بخۆن باسمان لەو خواردنە بە سوودانە کرد کە یارمەتیدەرە لە بەرزکردنەوەی ڕێژەی خوێن باسمان لەو چارەسەرانە کرد کە ئەگیرێتە بەر بۆ بڵین ڕاگررتنی ڕێژەی خوێن و نهێشتنی دابەزینی و ئەگەریش لە حاڵەتێکە ئەو کەسە تووشی جۆرەکانی کەم خوێنی بوو کە هەموویمان باس کرد ئەو کاتە ڕێگە چارەت لای پزیشکە و لە لای خۆشی خواردنی ئەو خواردانە بوو کە باسمان کرد و وەرگرتنی دەرمانی پێویستیش بوو لە لای پزیشک. زۆر باشەکەواتە بڕی پرۆتین و کاربۆهیدرات و چەوری بۆ خانمان لە ڕۆژێکدا چەند جار پێویستە کە یاخود بڕی ئەمانە چەندێک پێویستە کە لە ڕۆژێکدا خانمان بتوانن بیخۆن بۆیان پرسیارانە ئەەکەم خاتوشیان پێم خۆشەکە ئەو خانمانی ئێستا بینەری پرۆگرامەکەی ئێمن سوود لەو زانیاریانەی ئێوەش وەربگرن. بەڵێ خۆی بڕی پرۆتین و چەوری و کاربۆهایدرێت و ئەوانە هەمویان پێویستە لە لەشی مرۆڤ هەبن بوونی هەر مادەیەک لە ناو لەشا پێویستە تۆ ژەمەکان دابشکراوە بە سێ ژەمی سەرەکی و ژەمی بچووکتر زۆربەی ئێستا خەڵکی ئێمە ژەمی بەیانیانی ترک کردووە مەگەر ئەو کەسانی کە دەوامێک پابند بوونێکیان هەبێ بە ڕۆشنە دەرەوەیەک ئەنجانانی بەیانیە خۆن بۆیە پێویستە لە نانی بەیانیە
بەرهەمە شیرەمەنیەکان و زیاتر هێلکە ئەو دوانە گرنگی پێ بدرێ. هێلکەش بڕێکی زۆر لە پرۆتین و چەوریتیایە کە بڵین بڕێکی باش بۆ ئەو ڕۆژە وەرەگرێ کە سوودێکی زۆری پێ ئەگەیەنێ. لە شیریشە بڕێکی باش لە کالیسیۆممان هەیە کە بەسوودە بۆ بەهێزکردنی ددان و ئێسک و بڵین تەندروستیمان باش ئەکان. لە ژەمەکانی کەشان لە نیوەڕۆ و ئێوارەیە محاولە بکرێ بڕی سەوزە و بڵین کاربۆهایدریت و میوەکان وەربگیرێ زیاتر، چونکە سەوزەش بڕێکی زۆر لە ڤیتامیناتی تایە، بڕێکی زۆر لە ئاوی تایە کە بۆ لەشی مرۆڤ پێویستە و ژەمەکان بە شێوەیەکی جوان دابش بکرێ، بە شێوەیەکی تەندروست دابش بکرێ. ژەمەکان هەمە ڕنگ بێ، ڕەنگی جیاوازی تیابێ، ڕەنگی سەوزەکانی تیابێ. بۆ نمونە سەوزە ڕنگ تێرەکانی تیابێ، سەوزە بۆ نمونە تەماتە ئەوە ڕنگ سوورەکانی تیابێ، گێزەر ئەوەش ڕەنگێکی جیاوازە. هەمە ڕنگبوونی سفرەوخوان، هەمە ڕنگبوونی ژەمەکان ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆ تەندروستی مرۆڤ. ئەوەش ئەو بڕی ئەو ڤیتامینات و ئەو پرۆتیناتانەی کە پێویستە کاوەریەگرێ ئەو کەسە بەڕێکردنی ژەمەکانی، کەم خواردن و زوو خواردن و ڕێکوپێکی ژەمەکان بەتایبەت ژەمی بەیانی تەرگ نەکرێ، ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤ. زۆر باشە. ڤیتامینات و کانزاکان چی بەتایبەت وەکو زینک و ئاسن و ڤیتامینەکانی و ئەی و سی ئەمانە تا چەندە زەڕورن، یاخود ئەگەر بەڕێژە پێمان بڵێ بزانین لە ڕۆژێکدا یاخود لە هەفتەیەکدا چەند جار پێویستە کە خانمان وەریان بگرن؟ بەڵێ زینک و ڤیتامیناتەکان بەتایبەت زینک ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی هەیە. ئێستا حاڵەتێکی زۆر باو هەیە، ئەویش حاڵەتی وەرینی قژە لە خانمانە کە هۆکارە سەرەکیەکەی کەمی زینک و ئاسنە. کەمبوونی زینک و ئاسن ڕۆڵێکی سەرەکی هەیە لە هەڵوەرینی قژە و زینک و ئاسن بێجگە لە ئەو فرمانەش کۆمەڵێکی زۆر لە فرمانی گرنگی تریان هەیە لە لەشە، لە ڕێخستنی زیندە چالاکیەکانی تری لەشە، بۆیە پێویستەکە هاوسەنگیان ڕابگیرێ و ڕۆژانە وەرگرتنی تەنها چەند میلیگرامێک چەند مایکرۆگرامێک بەسە لە خواردنەکانە، چونکە ڕێژەی زینک و هەندێک ڤیتامین بۆ نمونە فۆلیک ئەسید ڕێژەکەیان مایکرۆگرامە، هێشتا نەگەشتۆتە میلیگرامیش کە بە حەبیش کە بە عیلاجیش لەلایەن دکتۆرەوە وەریەگری ڕێژەکەی مایکرۆگرامە یان میلیگرام کە ڕێژەکەی زۆر زۆر کەمە. بۆیە ئەگەر ڕۆژانە تەنها بە وەرگرتنی جۆرێک لە میوەش بێ، بۆ نمونە ئێستا فۆلیک ئەسید لە میوە مزرەکانە زیاتر بوونی هەیە، وەک پرتەقاڵ، وەک سندی، وەک لیمۆ، کە چەند میلیگرامێک تۆ لەو ڕۆژەیە چەند مایکرۆگرامێک لەو ڕۆژەیە وەرەگری پێداویستی ڕۆژەکە دابینەکە. تۆ ئەگەر هەفتانە و مانگانە و بڵین ڕۆژانەی خۆت خواردنەکانت ڕێکوپێک بێ بە بەردەوامی خواردنی بەسوود بخۆی، ئەوە هیچ خەمێکی داوەزێنی هیچ مادەیەکت نابێت، نەک تەنها زینک و ئاسن، هەموو مادەکانت بە ڕێکوپێکی لە لەشە ئەبێ، چونکە تۆ ڕۆژانە چەند مایکرۆگرامێک وەرگری ئاساییە، حاڵەتەکەی ئاساییە و دانابەزێ. ئێستا بۆ نمونە فۆلیک ئەسید مادەیەکی زۆر زۆر گرنگ و پێویستە. ئێستا هەموو دکتۆرەکان ڕێنمایی وەرگرتنی فۆلیک ئەسید دەکەن بۆ خانمانی گەنج، بۆ ئەو خانمانی کە بەنیازی دووگیان بوونن و ئەو خانمانەشی کە دووگیانن فۆلیک ئەسید وەرگرن بۆ بەدوربوون لە هەر کێشەیەک، بۆ بەدوربوون لە هەر مشکیلەیەک کە ڕێژەکەی تەنها 200 بڵین ببورن 2 تا 7 نانۆگرامە کە ڕێژەکەی زۆر زۆر نزمە. بۆیە ئەگەر بە خواردنێکی کەمیش بێت بە ڕۆژانە خواردنی تەنها جۆرێک لەو میوەیە بێت کە ئەو ڤیتامینەی تایە، ئەو پێکاتە خۆراکی تایە، تۆ ئەتوانی پێکاتەی لەشی خۆت دابین بکەیت. زۆر باشە. بەڵام زۆربەی خانمان بەتایبەت ئەو خانمانی کە زەواجیان نەکردو یاخود ئەو خانمانی کە تازە پێ دەکەن، ئەگەر پێیان بوترێت کە حەب بەکاربێنن وەکو حەبی فۆلیک ئەسید، کە زۆربیان ئەو هۆشیاریان نییە، تەنها بۆ تێگەیشتون کە فۆلیک ئەسید تەنها بۆ خانمی دووگیانە بێت، یاخود لە ڕێی خێزانەکەیانەوە ڕێگەیان پێ نادرێت کە ئەم حەبانە یاخود هەر جۆرە دەرمانێکی کە بێ بەکار بهێنرێت بە حکمی ئەوەی پێی دەوترێت کە هێشتا تۆ زەواجە نەکردو، بەکارهێنانی ئەم جۆرە حەبانە زەرەر و زیانێکی بۆ تۆ دەبێت. کەواتە ئێوە چیتان کردو یاخود چۆن ئەم هۆشیاریە دەگەێنە ئەم خانمە تازە پێگەیشتوانە کە بتوانن ئەم جۆرە حەبوو دەرمانانە بەکار بهێنن کە تیان بگێنن کە ئەمە سوودیان پێدەگەێنن لە بری زەرەر و زیان، چۆن ئاستی هۆشیاری ئەمان بەرز دەکەنەوە؟ بەڵێ خۆی ئەو هۆشیاریە وەک جەنابیشت باست کرد، ئێستا فۆلیک ئەسید تەنها لەوانەیە خەڵک وا تێگەشت بێت کە پێویستەکە ئەو خانمانە وەری بگرن کە دووگیانن یان ئەیانەوێت دووگیان ببن. ئەگەر بڵیت کچێک ئەو فۆلیک ئەسیدە وەربگرێت لەوانەیە شتێکی نامۆ بێت،
کە ئەوەش بەڵێ وەک جەنابەت فەرمووت نەبوونی ڕۆشنبیریە لەو بوارەوە بۆیە ئێمە وەک بڵین کەسان لەو بوارەیان پزیشکانی خانمانی بڵین تایبەت بە دووگیانی و مناڵبوون و ئەوانە و دایکان بە تایبەتتر پێویستە هۆشیاری وەربگرن لەو بوارەوە نەک هەر بۆ وەرگرتنی فۆلیک ئەسید بۆ زۆر حاڵەتی تر بۆ زۆر بابەتی تەندروستی تر کە پێویستەکە ڕۆشنبیری وەربگرن بڵین ئاگادار بکرێنەوە هۆشیار بکرێنەوە کە ئەوە تەنها بابەتێکی تەندروستیە تەنها مەوادێکی خۆراکیە تەنها جۆرێکە لە ڤیتامین کە هەر کەسێک پێویستە وەری بگرێت ڕۆژانە چەند مایکرۆگرامێک وەربگرێ پەیوەندی بە زەواج و بەو شتانەوە نییە بۆیە بەڵێ لە هەوڵا ئەبین ئیشەڵا بە ڕێگەی سیمینار ئەوە ئەکرێ هۆشیاری بدرێ میدیا دەورێکی سەرەکی هەیە لە بەرنامەی بۆ نمونە جەنابتانەوە بکرێ باسی ئەو شتانە بکرێ هۆشیاری بدرێ و پزیشکانیش ئەتوانن بڵین ئەو هۆشیاریانە بن و لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیشەوە ئێستا زۆر پیج و ئەکاونتی تایبەتمان بە بواری تەندروستی هەیە ئەکرێ بڵین لە ڕێی سۆشیال میدیاشەوە ئەو هۆشیاریە بدرێ کە ئێستا هەموو ماڵێک بڵین هەموو کەسەکانی ماڵەکە ئەتوانن بڵێم خاوەنی ئەکاونت و بڵین تۆڕی کۆمەڵایەتی خۆیانن کە ئەکرێ هەموو معلوماتێک بچێتە بەردەستیان بۆیە ڕێگە چارە زۆرە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری دەربارەی ئەو شتانە و ئەلحەمدولیلا ئێستا خەڵک وردە بڵین ڕۆشنبیری زیاتر بۆ دەربارەی ئەو شتانە لەوانەیە چەند ساڵێک پێش ئێستا بتوتە فۆلیک ئەسید هیچ کەسێک بڵین ئەو ئامادەییتیانە بۆیە بەڵام ئێستا زۆربەی خەڵک هۆشیاری دەربارەی ئەوە دروست کردووە دەربارەی وەرگرتنی ئەو مەوادە خۆراکی پێویستانە وەرگرتووە و قەناعەتی بۆ حاڵەتانە کردووە. زۆر باشە خاتوشیان وەک دەزانین کە خانمی تازە پێگەیشت و ئەو خانمانەی کە لە سەرتاوە کە باڵغ دەبن هەندێک گۆڕانکاری لە جستیاندا ڕوودەدات وەک بوونی ئازارێک لە سنگدا یاخۆت وەکو بەڕێز پێشتر ئاماژەت بەوە کردکە لە ڕووی دەرونیەوە قەلەقە بن شەرمدایان دەگرێت ترسێک لە دەرونیاندا دروست دەبێت ڕێنماییتان بۆ خانمانە نەچیە چه هۆشیاریەکتان پێیاون لەم بارەیەوە کە هیچ ترسود و دڵەیەکیان نەبێت کە ئەم حاڵەتانی کە ڕوودەدەن حاڵەتێکی زۆر ئاسایی و تەبیعی. بەڵێ وەک پێشتریش باسمان کرد تاکە کێشەی ئەم تەمەنە تاکە کێشەی ئەو خانمانی کە لە سەرەتای تەمەنی پێگەشتنان ئەو شەرمە و ئەو حەپەسانەیە کە تووشیانە بێ کاتێک ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ئەبنەوە کە لەو تەمەنەیە بەسەریانایەت کە پێشتر ژیانێکی ئاسایی کردووە لەشێکی ئاسایی هەبووە بەڵام لەو تەمەنەیە وردە گۆڕانکاری هەستپێیەکە گەورەبوونی سنگی هەستپێیەکە ئازاری سنگی هەستپێیەکە و دروستبوونی سوڕی مانگانەی هەست پێەکە ئەو کاتە پێویستەکە وەک پێشتریش ئاماژەم پێەیە زیاتر دایکان لەو بوارەوە هۆشیار بکرێنەوە چونکە ئێستا هۆشیاری بڵین لە خوێندنگەکانیشان لە منهەجی خوێندنە ئەو مەوزوعانە باسەکرێ ئەو شتانە باسەکرێ بەڵام هۆشیاری ئێمە بۆ ئەو خانمانە بۆ ئەو کچانەی کە لە سەرەتای تەمەنی پێگەشتنان ئەوەیە کە تەنها تۆ نیت تەنها تۆ یەکەم کەس نیت وە کۆتا کەسیژ نیت هەموو ئافرەتێک هەموو کچێک کە خۆی گەورە بەو حاڵەتەیە بڵین بەو شێوازە ئافرەتی دروست کردووە بەو حاڵەتەیە تێپەڕەبێ پێویستەکە ئەو هۆشیارێ وەربگرێ کە ئەوە شتێکە تێ ئەپەڕێت ئەم هەموو ئافرەتەی کە ئەی بینی بەو تەمەنەیە تێپەڕێون بەو حاڵەتەیە تێپەڕێون شتێکی ئاساییە هیچ ترسێکی ناوێ و هیچ قەلەقی و دوودڵیەکی ناوێ وردە ڕای بهێنی کە ئەمە شتێکی ئاساییە شتە ئەو شەرمەی لەلا نەهێڵی کە ئێستا خۆشبەختانە لە زۆربەی خێزانەکانە هەم دایک هەم باوک وەک هاوڕێیەکی زۆر نزیکن بۆ کچەکانیان بۆ مناڵەکانیان بە ئاسانی و بە ئازادی قسەیان لەگەڵاکەن مەوزوعەکانیان لەگەڵا باسەکەن ئەو ڕێچکەی شەرمە خۆشبەختانە لە زۆربەی زۆری خێزانەکانە شکاوە مەگەر کەمترین خێزانێک ئەوە بڵین ئەو شەرمەی تیاما بێ الحەمدولیلا کە ئەوە شتێکی باشە. خاتوشیان با بێنە سەر باسکردنی پشکنینەکان بزانین ساڵانە خانمان چەند جار پێویستە کە پشکنین ئەنجام بدەن و سەردانی تاقیقەکان بکەن یاخود ئەو پشکنینانەی کە زۆر زەڕور و گرنگن بۆ خانمان کە ئەنجامیان بدەن چین ئەگەر ئاماژەیەک بەوەش بێ زۆر سپاس. بەڵێ. بەڵێ ئێستا باوترین کێشە بە تایبەتر لەناو خانمانە کەمی ڤیتامین دیە ڤیتامین دیسری ئەو کەمی ئاسن و کەمی ڕێژەی خوێنە ئەو سێ مشکیلەیە زۆر بەربڵاوە ئەبینی هەر ئافرەتێک هەر کەسێک ئێستا زۆربەی پیاوانیش
کە یەنە بنکەکانی تەندروستی کە یەنە ناو تاقیگەکانەوە داوای پشکنینەکەن کە باز لە نیشانەکانیانەکرێ ئەو نیشانانی کە باسییانەکەن سەرگێش خواردن و سەر ئێشە و بێهێزی و بێتاقەتی و ئازاری ماسوولکەکان و ئازاری جومگەکان سەیرەکەی ڤیتامین دیسری و ئاسن و ڕێژەی خوێنیان کەمە. بۆیە ئەم سێ پشکنینە زۆر زەرورە لەگەڵ هەستپێکردنی سەرەتاییترین نیشانەکانە پێویستەکە ئەم پشکنینانە بکرێ بۆ وەرگرتنی چارەسەری پێویست وە هۆکارەکەشی ناتەواوی خواردنە ناتەواوی و ناڕێکوپێکی ژەمەکانی خواردنە و ناڕێکوپێکی کاتەکانی خەوتنە. ئێستا بڵێن کەمتر نانی بەیانی ئەخورێ کەمتر خەڵک بڵێن لە کاتێکی زووە لە بەیانیان لە خەو هەڵ ئەسێ و خۆری بەیانیانی بەرناکەوێ و بەرنەکەوتنی تیشکی خۆر بێتە هۆی دابەزینی ڕێژەی ڤیتامین دیسری. ئێستا عیلاجی زۆر باشیش هەیە بۆ بەرزکردنەوەی ڤیتامین دیسری بەڵام لەگەڵ عیلاجەکەشا پێویستەکە خانمان و هەر کەسێکی کۆمەلگا کە تووشی کەمی هەر مادەیەکیان هەر شتێکە بێت لە لەشیە بەتایبەت ڤیتامین دیسری زیاتر پشت بە تیشکی خۆر ببەسێ چونکە دەرمانەکە ئەکرێ کاتی بێ دووبارە داببەزێتەوە دووبارە ڕێژەکەی کەم ببێتەوە بۆیە پێویستەکە پشت بە تیشکی خۆر زیاتر ببەسێ و هەروەها بۆ خانمان پشکنینی مەمۆگرافی پشکنینی مەمک بڵین بۆ دڵنیابوون لە بوونیان نەبوونی گرێ کە ئەوەش حاڵەتێکی تری زەرورە بۆ خانمان کە پێویستەکە زۆر ئاگاداری بن بۆ ئەوەی پێشوەختە ڕێگری لە خوا نەخواست هەر مشکیلەیەک هەر شتێک بکرێ کە یێتە پێشەوە بۆ ئافرەتە. زۆر باشە کۆتا پرسیارم زۆر بە کورتی بزانم کاری داهاتووتان چییە بۆ تەنها لە پارێزگای هەڵەبجە چالاکیەکانتان ئەنجام دەدەن ئایا بەنیاز نین سەردانی پارێزگاکانی کە بکەن و کار و چالاکیەکانیشتان لەوێ بە ئەنجام بگەێنن بە زۆر بە کورتی زۆر سپاس. بەڵێ کار و چالاکیەکان خۆی تەنها لە هەڵەبجەیان نەبووە ڕێکخراوی بڵین تەندروستی کوردستان ئەو ڕێکخراوی بڵێن ئەو ڕێکخراوە کار و چالاکی زۆری هەبووە خولی زۆر باشی کردوتەوە و دوێنێش وەک باسم کرد کە زانیمان سوودێکی زۆر باشی هەبووە و پێشوازێکی زۆر باشی هەبووە ئیشەڵا بڕیارمان ناوە بەپێی توانە لە شارەکانی تر لە شوێنەکانی تر لە قوتابخانەکانی تر برەو بین بە پێشخستنی ئاستی تەندروستی و هۆشیارکردنەوەی خانمان و کچانی تازە پێگەشت و لەو بوارانەیە و باسکردنی بابەتە تەندروستیەکان ئیشەڵا بۆیان و زیاتر هۆشیارکردنەوەی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خاتووشیان ڕەو شارەزا لە شیکاری نەخۆشیەکان زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس کا ڕاستەوخۆ لە ئەستۆدیەکانمان لە هەڵەبجەوە لەگەڵمانە دووبارە زۆر سپاس. بەڵازیان پاش ناوبرەک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵت. ئەم تەوەرەیەی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕێکی ڕیکلامی بازرگانی کە لە ئێستادا بێگومان ڕیکلامی بازرگانی بۆتە بنەمایەکی گرنگ و سەرەکی بەشێ لە مێدیا و ڕاگەیاندنەکانی ئێمە کە بەشێ لە مێدیا و ڕاگەیاندنی ئەمە بەبێ گوێدانە ئامانج و ناوەڕۆکی ڕێکلامەکانی یا جیاوازیان لەگەڵ ئەو پەیامەی کە هەیەی بەردەوام لە هەوڵی بڵاوکردنەوە و بەرەمێنانی بەشێکی زۆر لە ڕێکلامدان. ئایا ڕێکلام کامانە نەو ناڕێکیانەی کە لە ڕێکلامی بازرگانی مێدیاکانی ئێمەدا هەن و تا چەند پێچەوانە و جیاوازن لەگەڵ پەیام و ئامانجداری و ناوەڕۆکی تیڤ و میدیاکانی ئێمە لە هەرێمی کوردستان. بەڕێز موسلیم عەبدوڵڵا ئەندامی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە پەرلەمانی کوردستان قسە لەسەرم تەوەرەکە مامۆستا موسلیم سڵاوت لێبێ و سوپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. کامانە نەو ناڕێکیانەی کە لە ڕێکلامی بازرگانی میدیاکانی ئێمەدا هەن و ئێوەکو ئەندامێکی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن هەستی پێکەن و بە گرفتی دەزانن. سڵاوی خوا لە ئێوەش سوپاس بۆ بەڕێستان ئەوە سڵاوم هەیە بۆ تەواوی بینەرانی کەناڵە جوانەکەی پەیام بەیانیتان باش. دیارە بابەتی ڕێکلام بابەتێکی گرنگ و بە پێزە لە حاڵی ئێستادا لە هەرێمی کوردستان چونکە بابەتێک کە کایەیەکە پانتاییەکی فراوانی داگیر کردووە فەزایەکی فراوانی داگیر کردووە لە جیهانی ئەمڕۆی بازرگانیدا لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ڕۆژنامەکان
لە سۆسیال میدیا لە رادیۆ ینی بە شێوەیەکی گشتی لە هەموو تۆڕەکانی پەیوەندیەوە بە شێوەیەک ڕۆڵ و کاریگەری هەیە کە توانیوێتی جێی خۆی جێگیر بکە لە بەرەو پێشبردننی بازرگانی لە گەشەسەندنی بواری بازرگانی لە وڵاتاندا و لە ساختکردنەوەی ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە بازرگانیان پێوە دەکرێت و ڕێکلام کاریگەری زۆری هەیە لەسەر زیادکردنی خواستی خوازیار و کڕیار لەسەر کەلوپەلەکان و لە کوردستانیش ئێمە بێگومان لەم 10 ساڵی ئەخیرە بە شێوەیەکی فراوان ئەبیندرێ کە ڕێکلام بوارێکی باشی بۆ ڕەخسێنراوە و زۆر بە شێوەیەکی فراوان گەشەی کردووە. بێگومان ئێمە لە کوردستانە لەبەر نەبوونی یاسایەکی تایبەت بە بواری ڕێکلامی بازرگانی لەو بوارەدا کەم و کورتیمان هەبووە نەقسێک و فەراغێکی یاساییمان هەبووە بەو پێی کە نەتواندراوە ئەم بوارە ڕێک بخرێ تەنزیم بکرێ لە قالب بدرێ لە قالبێکی یاسایی بۆی کە بە پێی ڕێنمایی و بە پێی بڕیار و ڕاستپاردەکانی یاسا و پەرلەمان بتواندرێ ڕێکلام بۆ کاڵا بازرگانیەکان بکرێ دوجار بەهۆی ئەم ڕێکلامانەی کە ئەکرێ ڕاستە سوود ئەگەیەنێ بەلایەنی بازرگان بەلایەنی ئەوەی کە پیشەی بازرگانیە بۆ کەسی دەوڵەمەند بۆ کەسی فرۆشیار بەڵام لە بەرامبەریشدا کۆمەڵێک سلبیات و لێکەوتەی زیان بەخش ئەبەخشێ بە کەسان بە چینێک بە توێژێک لە توێژەکانی کۆمەلگا کە ئەکرێمە لە دوایی یا باسییان کەی بەڵام ئەگەر ئێمە پێناسەیەکی ڕێکلامی بازرگانی بکەین ئەڵێن ڕێکلامی بازرگانی چالاکیەکە لە ڕێگای بەکارهێنانی کەناڵەکانی ڕاگەاندن تۆڕەکانی پەیوەندی سۆشیال میدیا بە ئامانجی برەودان یان هاندانێک لە ڕێگەی ئەم ڕێکلامەوە بۆ کڕیار تا بە مەبەستی پێشکەشکردنی خزمەت گوزاریە و بۆ باشترکردنی بەکاربردننی ئەو کاڵایی کە فرۆشیار پێشکەشی ئەکا بەکڕیار. زۆر باشە ببوورە مامۆستا باسی لەوە کرد کە ڕێکلام پێویستی بە یاسایەکی لێژنەی ڕۆشنبیری ببوورە باست لەوە کرد کە ڕێکلام پێویستی بەوە هەیە کە یاسایەکی بۆ دابنێت کەواتە ئەمە ئەرکی کێیە کە ئەم یاسایەدا بنێت یاخود بەڕێزت پێ دوانیە کە لە کوردستاندا ڕێکلام بوو بێتە بەشێکی گرنگی تێکچوونی لایەنی ڕەوشتی؟ بەڵێ دیارە یەکێک لە کارە هەرە سەرەکیەکانی پەرلەمانی کوردستان بریتە لە تەنزیمکردن و ڕێخستنی کارەکانی کۆمەلگا کایەکانی نێو کۆمەلگا. ئێمە لە کوردستانە وەک باسم کرد لەم 10 ساڵی ئەخیرا ڕێکلام بە شێوەیەکی فراوان گەشەی کردووە و پشتی پێدەبەسترێ و جێی بایەخە بەڕاستی بازرگانی پێبەرە و پێشەوە چووە یەکێکە لەو هۆکارانی کە بازرگان فرۆشیار پشتی پێدەبەستێ لە ڕێگەی کەناڵەکانی یان تۆڕەکانی پەیوەندیەوە و پەخشکردنی بەنێو کۆمەلگادا. بۆیە پەرلەمانی کوردستان لە سۆنگەی ئێمە وەکو لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگەی مەدەنی وەرزش و لاوان کە یەکێکە لە کارە سەرەکیەکانی ئێمە لە ماوەی 4 مانگ ئێمە خەریکی ئەم پرۆژەیەین پرۆژەیەکی جوانمان ئامادە کردووە لای خۆمان و بەرزیشمان کردوەوە بەدەستەی سەرۆکایەتی لە داهاتوویەکی نزیکدا ئەکرێ بکرێتە بەرنامەی کارەوە. لەم پرۆژەیەدا ئێمە توانیومانە بە هەماهەنگی لەگەڵ سندیکاکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە ڕاوێژ و ڕاپرسی لەگەڵ مامۆستایانی پسپۆر لەو بوارەدا پێشنیازی یاسایەک ئامادە بکەین کە کۆی ئەو خاڵ و ڕێنمایی و ڕێکارە یاساییانەی تێدا بێ لە داهاتوودا
ڕێکلام تەنزیم بکە و بتواندرێ بە شێوەیەکی پیشەیانە بە شێوەیەکی تەندروستیانە مامەڵە لەگەڵ ئەو بوارەدا بکرێ چونکە وەک بەڕێزت باست کرد ڕێکلام بەو جۆرەی کە ئێستا هەیە زۆر نائیتیکیە و سنوور بەزانێکی زۆری تێدا هەیە بە جۆرێک سنوور بەزاندنە لەسەر بواری تەندروستی کە زۆرێک ڕێکلاممان هەن زیان بە تەندروستی خەڵک و توێژێک لە توێژەکان دەگەێنن ڕێکلاممان هەیە پێچەوانەیە لەگەڵ ڕێنمایە ژینگەیەکان ڕێکلاممان هەیە پێچەوانەیە لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان بەرامبەر چینی مناڵان ڕێکلاممان هەیە ینی پێچەوانەیە لەگەڵ بەها و ڕەوشت و بەها کۆمەڵایەتیەکانی نێو کۆمەلگار پێچەوانەیە لەگەڵ ئاداب و پرەنسیپە ئاینیەکان بۆیە ئەکرێت لە ڕێگەی ئەم یاسایەوە ڕێکلام ڕێک بخرێ بۆی ئەم پەرش و بڵاویە ئەم زێدەڕۆیە ئەم سنوور بەزانە تەنزیم بکرێ و لە قالب بدرێ لە ڕێگەی ئەم یاسایەوە بە شێوەیەکی ئیتیکی پیشەی مامەڵە لەگەڵ ئەم بوارەدا بکرێت. زۆر باشە مەرج و پرەنسیپەکانی ڕیکلامێکی تەندروست و سەرکەوتوو چین کە دژ نەوەستێتەوە لەگەڵ بنەماکانی ئاسایشی نەتەوەی ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی ئابووری ئێمە وەگەزانین بەشێ لە ڕێکلامەکان جۆرە لە جۆرەکان هەڕەشە و مەترسین بۆ سەر ئەم بنەمایانەی ئاسایشی نەتەوەی و کۆمەڵایەتی و ئابووری کامانەوە مەرج و پرەنسیپانەی پێویستە لە ڕێکلامێکی زۆر تەندروست و سەرکەوتوو باشدا هەبن و وە لەلایەن مێدیاکانیشەوە ڕەچاوی ئەو پرەنسیپ و مەرجانە بکرێ. بەڵێ دیارە ئێمە لە ڕێگەی ئەم یاسایەوە لەگەڵ دیاریکردنی فەقەڕەیەک بۆ مەرجەکانی دروستی و تەندروستی ڕێکلام دیارە فەقەڕەی زۆری ترمان هەن لە یاساکە بۆ نمونە ڕێکلامی تەندروست ڕێکلامێک کە شایستە بێ بۆ پەخشکردن و مەرجەکانی بوونی ڕێنماییەکان لە پێشکەشکردنی ڕێکلام و بوونی سزا بۆ ئەو کەسەی کە پێشێلکاری ڕێکلام دەکات و بوونی جهتێکی بڵین دەسەڵات و جهتێکی فەرمانگەی ڕئیسی بۆ ئەم بەدواداچوونە و بۆ چاودێریکردنی پرۆسی ڕێکلام کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بێت. دیارە لەو مەرجانەی کە ئێمە لە یاساکەدا ئاماژەمان پێکردووە کە لە ڕێکلامدا هەبێ پێویستە ڕێکلام ئامانجدار بێ و مەبەستی دیار بێت. دیارە ئەو بابەتێکە کە زۆر زەرورە لە هەر ڕێکلامێکدا هەبێ کە ئایا کەسی فرۆشیار ئامانجی چییە لە بڵاوکردنەوەی ئەم کەلوپەلە لە خستنە ناو بازاری ئەم کەلوپەلەی کە هەیەی و ساختکردنەوەی بەسەر هاوڵاتیاندا و ڕێکلام پێویستە ڕاستگۆیانە بێت کە ئەمەشیان کێشەیەکە لە کێشەکانی ڕێکلامی ئێمە کە زۆر جار خەڵکانمان هەبوون خوازیاری کڕیاری شتێکمان بەرچاو کەوتووە کە چوە ڕۆژانە شتێکی کڕیوە لە چاو ئەو ڕێکلامەی کە بۆی کراوە لە تیڤەکان لە هەر شوێنێک لە شوێنەکان لە سۆشیال میدیا بەڵام لێکەوتەی پێچەوانە بووە لەگەڵ ئەو ڕێکلامەی کە بۆی کراوە بە جۆرێک نمایش کراوە بەو جۆرە نەبووە قازانجەکەی زیانی لێکەوتۆتەوە ئەوە بێگومان ئەبێت ڕاستگۆیانە مامەڵە لەگەڵ ئەو بوارەدا بکرێ بە هەمان شێوە ئەبێ بەڕاستی پێوە زۆر باشە مامۆستا مسلیم نەبوونی مێدیایەکی نیشتیمانی و سەربەخۆ دوور لە دەست و چاو و بەرژەوەندی حیزب و دابەشبوونی میدیای ئێمە بەسەر میدیای حیزبی و زۆر جار بنەماڵەی و تاکە کەسیش لە کوردستان و دابەشبوونی کۆمپانیا زەبەلاحەکانی بەرهەمێنان لە بواری ئابووری و دروستکردن هەمیشە ئەمانش دابەش بوون بەسەر هەردوو زۆنی سەوز و زەرد و بنەماڵەکان و دەسەڵاتدارەکانیانە. ئەمانە کۆمپانیاکان لەبەرەوەی کە کۆمپانیای حیزبین و مێدیاکانیش میدیای حیزبی تاکە کەسین ڕێکلام بۆ شتێکەکەن لەوە چێ دەشت بوەستێتەوە لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤ یا تەندروستی مرۆڤ یا ئاسایشی نەتەوەی یا ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووری کۆمەلگا تا چەند ئەم دابەشبوونە حیزبیە و خاوەنددارێتی میدیا و کۆمپانیاکانی بەرهەمێنان و ئەوانەی کە پێویستیان بە ڕیکلامە بەسەر حیزب داوای کردووە کە ئەم شل و شێواوی و فەوزا و ئاڵۆزیە لە ڕیکلامی ئێمەدا بمێنرێ و هیچ پرەنسیپ و مەرج و وەکۆڵێ یاسایەکی دروست یا ئەخلاقیاتێکی جوانی بۆ دانەنرێت.
بەڵێ دیارە وەک بەڕێزت باست کرد ئێمە لە کوردستانە کێشەیەک لە کێشە گەورەکانی کە ئێمە هەمانە ئەوەیە کە هەموو کایەیەکمان دابش بووە بەسەر دوو زۆندا و بە شێوەیەکی بەرتەسکتر ئەگەر باسی کەین بەسەر شەخصەکاندا ینی بە تاک کراون کۆمپانیەکان بە تاک کراون و شەریکەکان کەناڵەکانی ڕاگەیاندن وەک چۆن بڵێن سنوورەکان بچوو کراونەوەتەوە لە خزمەتی کۆمەڵێک کەس کۆمەڵێک جهات بۆیە ئەوە یەکێکە لە کێشەکان بەڵام ئەکرێ لە ڕێگەی یاساوە ئەمانە تەنزیم بکرێن بۆ هەر کاڵایەک کەیەتە ناو سنووری هەرێمی کوردستانەوە ئەبێ بە فلتەری کۆمەڵێک یاسا و ڕێسادا بڕوە بۆی کە دوجار لەگەڵ بوونی بەرژەوەندی بازرگاندا کۆمەلگا لێی زیانبایی نەبێ یەکێک لەو فلتەرانە ئەویش کوالیتی کۆنتترۆڵە یەکێک لە کارەکانی کوالیتی کۆنتترۆل بە هاوبەشی لەگەڵ ئەو یاسایی کە ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری کە سەر بەوەیە دەری دەکەین ئەوەیە کە هاو پیشە بن و هاوکار بن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەو کاڵایانە بکەن کە دێنە سنووری هەرێمی کوردستانەوە بازرگانیان پێدەکرێ مەرجە تەندروستی و ژینگەیی و ڕێکلامێکی تەندروستیان تێدا بێ بۆی کە خەڵک لەی زیانبایی نەبێ چونکە بێگومان ئەوەی کە ئێستا هەیە لە ناو بازاڕەکاندا بەشێکی ساغەکرێتەوە قەدەغەکراون بە پێی ڕێکارە یاساییەکانی حکوومەت هەرێمی کوردستانیش بەڵام بە شێوەیەکی نایاسایی بە شێوەیەکی قەدەغەکراو لە تیڤیەکانەوە کە ڕێگە پێنەدراوە بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە بازارکردنیان بۆ دەکرێت و لە نێو خەڵک پەرش و بڵاو بوونەتەوە لە شوێنی جیاجیا کاری ساختکردنەوەیان بۆ دەکرێت بۆیە ئێمە لە ڕێگەی ئەم یاسایەوە هەموو ئەم لایەنانەمان ڕەچاو کردووە و ڕێگای تەندروستمان گرتوۆتە بەر و مەرجی زۆر پێویستمان داناوە کە کەسی بەرامبەر بتوانێت لە ڕێگەی ئەم یاسایەوە سزاش بدرێت لە حاڵەتێکدا ئەگەر سەرپێچی ئەم یاسایی کرد و کارێک ڕێکلامی بۆ کرا ئەگەر قەدەغە بوو بە پێی پرەنسیپە یاساییەکانی نێو دەوڵەتیەکان و بە پێی پرەنسیپی یاسای هەرێمی کوردستانیش چونکە کۆمەڵێک شتمان هەن کۆمەڵێک بابەتمان هەن بەتایبەت لە بواری تەندروستیشدا ڕێکلامیان بۆ دەکرێت ئێمە بینیومانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا و لە نێو خەڵکدا لە ڕێگەی بەدابەشکردنی کارتەوە ئەم جۆرە دەرمان و کەل و پەل و پێداویستیانە قەدەغەکراون و هیچ مامەڵەیەکی یاساییان نییە لە نێو خەڵکدا جوازار خەڵک لێی زیانبایی بووە لە بواری دەرمان لە بواری بابەتەکانی سنتەرەکانی جوانکاریەوە ئەو کەل و پەلانەی کە پەیوەستدارن بە لایەنی هاوسۆزی نێوان ژن و مێردەوە زۆرێک لە بابەتەکانی ترکە دوزار خەڵک لێی زیانبایی بووە بەڵام نازانێت شەکوای خۆی بۆچێ بەرز بکاتەوە چونکە تا ئێستا فەراغێکی یاساییمان هەیە لەسەربوونی ڕێکلام کەسی کڕیار نازانێت چۆن مامەڵە لەگەڵ حەق و مافی خۆی بکات کە بە شێوەیەکی تەندروست ئەگەر هاتو دووچاری کێشەیەک بوویەوە لە چێ داوای حەقەکەی خۆی بکاوە بەت بە پێچی ئاسایەک داوای ئەو حەقە بکا کە لێی خوراوە و فێڵی لێکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا قەسری ئەندامی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان دەچینە لای بڕگەی هەواڵ و سەرنجتان بۆ هەواڵێکی دڵتەزین ڕادەکێشین کە پاش 10 ڕۆژ لە هاوسەرگیریان ژن و مێردێک داوەتی ماڵێکی ناسیاویان ئەبن لە باخێک لە شارباژێر لە کاتی گەڕانەوەیان بۆ شوێنی دەوامی لێ دەکەن بەهۆی ڕووداوێکەوە گیانیان لەدەستدا. دوو مامۆستای قوتابخانەی سەرسیری بنەڕەتی لە شارباژێر کە ژن و مێرد بوون و ماوەی 10 ڕۆژ بوو چوو بوونە ناو ژیانی هاوسەرگیریەوە با کارەساتێکی دڵتەزێن گیانیان لەدەستدا. هەردوو هاوسەر هەرێم محەممەد و ئەستیڤان تەها لە یەک قوتابخانە مامۆستا بوون و شەوی ڕابردوو لە کاتی ڕۆشنەوەیان بۆ ئەو شوێنەی دەوامی لێ دەکەن لە نزیک گوندی هەباسە گوڵا دەکەونە غەسالەیەکی چەو لمەوە و دەخنکێن. دوو سەرنشینی تریان لەگەڵ دەبێت و ئەوان ڕزگاریان دەبێت. چیرۆکی ژیان و گیان لە دەستدانی ئەو دوو مامۆستا و هاوژینە تۆڕە کۆمەڵاتیەکانی داپۆشیوە و نووسینی جیاوازیان لەسەر دەنووسرێت چونکە ئەوەی گیان لە دەستدانی ئەو هاوژینەی تراژیدیا کردووە ئەوەیە ماوەی 10 ڕۆژ بوو چوونە ناو ژیانی هاوسەرگیریەوە و دنیایەک خەون و خەیاڵی ژیانی دوای هاوسەرگیریان بردە ژێر گوڵەوە.
بەڵایزان دەچینە لای راپۆرتێکە سۆمای چاوان پرۆژێکی درێژخایەن و بەردەوامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە و لە ئێستادا چالاکیەکیان ئەنجامدا و فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. ڕێکخراوی سۆمای چاوان لە قی سلێمانی لە سۆنگەی هێزکردن بە برپرسیارەتەکانیانەوە هاوکارەکانیان گەیاندە قەزایی پێنجوێن بە هاوکاری ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی ئێستش بەردەوامن لە خزمەتکردن و دڵخۆشکردنی منداڵانی بێباوک بە هاوکاری خێرخوازان هاوکاری 50 خێزان لە ڕووی مادی و خۆراکەوە کرد. ئەمڕۆ لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی هەستاوین بە دابشکردنی خۆراک بەسەر مناڵانی بێباوکە وەروە بڕێبکارەش بە هاوکاری لقی خوشکانی سلێمانی سۆمای چاوان ئێمە ئەمڕۆ بە هاوکاری خێرخوازان ئیشاءالله ئەو خۆراکە و ئەو پارەیە کە خێرخوازان بۆیان دابین کردبووین تەوزیعەکەین بەسەر ئەو مناڵە بێباوکانەی کە لە سنووری قەزای پێنجوێنان. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوانی لقی سلێمانی بە هاوکاری خێرخوازان لە خزمەتی مناڵانی بێباوکین لە سنووری شاری سلێمانی پێمان خۆش بوو ئەم جارە چالاکیەکە بگوێزینەوە لە شاری سلێمانی بۆ دەرەوەی شاری سلێمانی هاتوونێتە شارۆچکەی پێنجوێن بۆ خزمەتکردن بە مناڵانی بێباوک کە توانیمانە ئەمڕۆ بڕی 50 حسە خواردن بۆ مناڵانی بێباوکی سنووری شارۆچکەی پێنجوێن ئامادە بکەین لە ڕێی خێرخوازانەوە. سوپاس و دەستخۆشیمان بۆ خێرخوازە بەڕێزەکان هەیە کە توانیمان لە ڕێی ئەوانەوە ئەم پیتاکە بگەێنین بەم مناڵان و بەم خانەوادە بەڕێزانە. من زۆر دەستخۆشی لە هەموو لایەکیانەکەم. چەند ساڵە من هاوکاریان کردوم زۆر دەستخۆشییان لێ یەکەم خی گەورە سەو ئەو نەیتریان باتێ دەردووباڵانە بێ ئینشاءالله. ڕێکخراوی سۆمای چاوان لە ساڵی 2007ەوە دامەزراوە لەو ماوەیەدا توانوێتی خزمەتێکی باشی چنی هەژاران بکات و هاوخەمیان بێت لە ئێستاشدا بە هاوکاری خێرخوازان بەردەوامن. جگە لە هاوکاری مادی گوتنەوەی وانە پەروەدەیەکان ئامانجی ئەم ڕێکخراوەیە. سوێی محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ قەزای پێنجوێن. بەڵێزان خۆشەویستانم هەر بەرە بەیانیەکی ڕۆژی 2/5/2011 بوو کە مێدیا جیهانیەکان هەواڵی کوژرانی یەکێک لە دوژمنەکانی ئەمریکا ئوسامە بن لادنیان ڕاگەیاند. بەرە بەیانی ئەم ڕۆژ هەمان شێوە لە چالاکیەکی سەربازیدا لە ئیدلیب وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پنتاگۆن کوژرانی ئەبوبەکر بەغدادی سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی داعشی ڕاگەیاند کە کۆمەڵێ لە هەواڵەکان نیوزویک لە سەرچاوەیەکی سەربازیەوە دەڵێت کوژرانی ئەبوبەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعش لە هێرشێکی ئاسمانیدا کە ترامپ بڕیاری لەسەر داوە. نیوزویک دەڵێت لە بەرپرسێکی پلە باڵای پنتاگۆنەوە کوژرانی ئەبوبەکر بەغدادی لە هێرشێکی ئاسمانیدا کە چەند کۆپتەرێک ئەنجامیان داوە لە ئیدلیبی باکووری ڕۆژئاوای سووریا. ڕۆیتەرز لە بەرپرسێکی سەربازی ئەمریکیەوە دەڵێت چالاکیەکی سەربازیمان لە بەرامبەر سەرۆکی ڕێکخراوی داعش ئەنجام داوە بەڵام بە تەواوەتی ڕوون نییە چالاکیەکەمان سەرکەوتوو بووە یاخود نا. CNN لە بەرپرسێکی سەربازی ئەمریکیەوە دەگوازێتەوە سوپای ئەمریکا ئەبوبەکر بەغدادی لە هێرشێکی ئاسمانیدا بە ئامانج گرتووە لە باکووری ڕۆژئاوای سووریا. CNA لە بەرپرسێکی ئەمریکیەوە هاوکاری پنتاگۆنی کردووە لە دیاریکردنی شوێنی ئەبوبەکر بەغدادی. CIA دەستگای CIA هاوکاری پنتاگۆنی کردووە لە دیاریکردنی شوێنەکەی ئەبوبەکر بەغدادی. نیوزویک لە بەرپرسێکی پلە باڵای پنتاگۆنەوە دەڵێ بە بەغدادی بەهۆی چاکەتێکی بۆم ڕێژکرا و خۆی تەقاندۆتەوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. نیوزویک لە بەرپرسێکی پنتاگۆنەوە هێزێکی تایبەتی ئەمریکی زانیاری پێگەشت لە شوێنی ئەبوبەکر بەغدادی و لە پەلامارێکدا شوێنەکەی تەقاندەوە. بەڵایزان ئێستاش دەچینە لای راپۆرتێک کە لە قەزای دەربەندیخان پێشانگایەک بۆ چەند خانمێکی دەستڕەنگین دەکرێتەوە کە لەم بارەیەوە هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین. فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین.
ناوم چیمەنە تەمەنم 23 ساڵە بۆ ماوەی 3 ساڵە کاری دەستڕەنگینی یەکەم وەکو گروپێکی دەستڕەنگینی شاری کەلار لێرە بەشدار بووین ئامانجمان لەکرەوە ئەم پێشانگایە بۆ بازاڕکردنی بەرهەمەکانمانە ئێمە کۆمەڵێک چین ئەمانەیە لەسەر پێی خۆمان بوەستین ببینە خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆمان هەروەها کارێکی ئازادیش کە ئەمە هەم لە ڕووی لایانی مادی و ئیسفادەی هەیە بۆ ئێمە هەرەکو کردی کار لە بواری کاریشە ئێمە بێکار نابین و داهاتەکەشی زۆر باشە بۆ ئێمە پێشوازی خەڵکیش زۆر باشە و ئەمە ئەو کەسانی ڕووی تێکەن زیاتر و کەسانن کە بەشێکیانەوە پشتی ئێمە بگرن وەکو ژنان بەشی و کەسانن کەیانەوێ کەرتی بێکاری پڕ بێتەوە و بەشێکی شێ ئەو کەسانن کە پێیان خۆشە شتە کوردەواریەکان زین و بێتەوە جاری واش هەیە کە حەز و ئارەزویان بۆ کاری و کاری تایبەتی هەیە. ڕاستیەکەی فەقیر نیم بەس تااقەتم نییە و لە ماڵۆم و مناڵم نییە و دەستم خاڵیە و ئینسان بۆ بێت دەستی خاڵی دانیشێت هەر ئیش بکەی باشە هیمەت تێ بکەیت ترخوا لای خوای گەورەشەوە هەر بەرەکەتی وایە ئاوایە ئیشەکانم وەڵی ئەوەنە مرتاحم بچمە و بازاڕە شتنێرم بۆ چنین وازان زەرم کردو زۆر مرتاحم تااقەتم نییە بۆچی دانیشمەوە بێش زۆر پێشوازی لێ ناکرێت ڕاستە ئیشەکان زۆر بووە گرنگیشە لەبەرەوە لە کللتوری خۆمانە لە بیرمان نەچێتەوە نەڕات هەرمێنێتەوە لە ناومانە. ئەمڕۆژ بەرنامەی پەیامی ڕۆژ لە کاتی هەم ئامادەکردن و پێشکەشکردنیا یەکێک لە کەسایەتە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و یەکێک لە هەڵگیرسەنەرانی جەنگ یان تۆخکردنەوەی دژایەتی و شەڕ و ناکۆکیەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەبوو بەکر بەغدادی کوژرا بە ئومێدیەوەی کوژرانی ئەم پیاوە بێتە هۆی هەڵگیرسانی ئاشتی و یەکێک لە دژەکانی ئەمریکا ناو بچێت بە جۆری لە جۆرەکان ئاشتی و ئارامیە ڕووبکاتە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام بێگومان هەموو سەرۆکێکی ئەمریکا کە هاتۆتە سەر حکوم لە کۆتایی تەوابوونی ماوەکەیە چالاکیەکی زۆر گەورەی ئەنجامداوە لە پێناو زیاترکردنی مڵۆی یام خەرمانی کارەکانی وەکو چۆن جۆرج بۆش داگیرکردنی ئەفغانستان و عێراقی کردە هۆکاری ئەوەی کەوا گەورەترین پێگەی خۆی لای ئەمریکیەکان جێگیر بکە وەکو کاردانەوەی بۆ هێرشەکانی 11 سپتەمبەر بەرە بەیانیەکی زۆش باراک ئۆباما تیرۆرکردنی ئوسامە بن لادنی ڕاگەیاند کە ئەمە خۆشەویستێکی زۆری ئەو پیاوە ڕەشپێستەی لە نێو فەزای کۆمەڵایەتی و سیاسی ئەمریکادا دروست کرد هەروەها ئەبوو مۆسعەبی زەرقاویشە لەسەر دەستی باراک ئۆباما و ئێستاش دۆناڵد ترامپ کە ماوەیەک وەکو داشی دامە ئەبوو بەکر بەغدادی و ڕێکخراوەکەیان بەکارهێنا و خوێنی هەزارەها موسڵمانیان بەهۆیەوە شەهید ڕژان ئێستش کاتێککە ئیشیان پێی نەما بە بەرچاوی هەموو زلهێزانی سووریا و تورکیا و رووسیا و ئێرانەوە دژەکەی خۆیان لە ناو بردو ئەو چالاکێشیان هەر بۆ خۆیان نووسی ئومێ دەکەین کۆی بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندیەوەی عەزیز و خۆشەویست بێ سپاس بۆ هاوکارم شەیدا و تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش